تا ئەو کاتەی دۆناڵد ترامپ بڕیارێکی دژ بە پەنابەر و هاوڵاتیانی 7 وڵاتەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا دەرنەکرد بوو، وێنەی ڕاستەقینەی بۆ جیهان وەک ئێستا ڕۆشن نەبوو. دواتریش بە بڵاوبوونەوەی ڤیدۆی دەرکردین ڕۆژنامەنووسێک لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی و داخستنەوەی پەیوەندی تەلەفۆنی بەسەر سەرۆکوەزیرانی ئوسترالیادا، ئێستا زیاتر لە هەر کاتێک جیهان خۆی لە بەردەم ترسی بڕیارەکانی داهاتووی ئەو پیاوەدا دەبینێتەوە کە هەندێک بەشێت و هەندێکی دیکە بە ڕەگەزپەرست ناوزەندی دەکەن. کاتیا کیبینگ ژنە سەرۆکی پارتی ڕاستڕەوی ئەڵمانیا بڕیارەکانی سەرۆکی ئەمریکا بە هەڵمەتی خاچپەرستی و دژ بە مافی هاوڵاتی بوونی ئەو 7 وڵاتە ناودەبات کە بڕیارەکەی ترەمپ دەیانگرێتەوە و زۆرینەی دانیشتوانەکانیان موسڵمانن. لە دوای تاقیکردنەوەی موشکێکی بالستی لەلایەن وڵاتی ئێرانەوە، هەلێکی نوێ و تایبەت بۆ ئەزموونکردنی ڕەفتارە توندەکانی سەرۆکی نوێی ئەمریکا هاتۆتە پێش کە وەکو خۆی ئاماژەی بۆ دەکات دوورنیە هێزی سەربازیش لە سزادانی ئێراندا بەکاربهێنرێت. هەفتەی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیاریدا بۆ ماوەی 120 ڕۆژ بەرنامەی وەرگرتنی پەنابەران ڕابگرێت و بۆ ماوەی 90 ڕۆژیش قەدەغەی بەسەرگەشتی هاوڵاتیانی ئێران، عێراق، سووریا، یەمەن، لیبیا، سوودان و سۆماڵ بۆ ئەمریکا سەپاند. دوا بەدوای ئەو بڕیارە بەپێی چاودێری ڕێکخراوە نێوخۆیەکانی ئەمریکا، ڕەفتاری ڕەگەزپەرستانە دژ بە موسڵمانان بە شێوەیەکی بەرچاو پەرەیسەندووە. ئەنجومەنی پەیوەندی ئیسلامی ئەمریکی ناسراو بەکەی ڕایگەاند پۆلیسی ئەمریکا لە فڕۆکەخانەکان لێکۆڵنەوەی نایاسایی لە موسڵمانان دەکات و پرسیاری ژیانی تایبەتی و چۆنیەتی ئەنجامدانی سروتە ئاینیەکانیان لێ دەکات. لە کۆبوونەوەی لووتکەی جیهانی خاوەن خەڵاتەکانی نۆبڵ لە کۆلۆمبیا، ئۆسکار ئەریا سەرۆکی پێشووی کۆستاریکا ڕەخنەی لە دۆناڵد ترامپ گرت و وتی دەبینین گەورەترین سەرۆکی جیهان ڕێز لە مافەکانی مرۆڤ و دیبلۆماسیەتی نێودەوڵەتی ناگرێت. ئەریاس ترسی خۆشی لە گەشەسەندنی دیاریدەی ترس و ڕقلێبوونەوە لە بیانیەکان لە نێو ئەمریکادا نەشاردەوە. لای خۆشیەوە جودی ویلیامز، چالاکی مەدەنی ئەمریکی و خاوەنی خەڵاتی نۆبڵ، سەرۆکی وڵاتەکەی بە ڕەگەزپەرست و لایەنگری بۆ ڕەگەزێکی دیاریکرا و تۆمەتبار کرد. هەر یەک لە تەوەکول کرمانی یەمەنی و شیرین عەبادی ئێرانی کە وڵاتەکانیان یەکێکن لەو 7 وڵاتەی قەدەغەی گەشتی هاوڵاتیەکانیان بۆ ئەمریکا خراوەتە سەر، دژایەتی بڕیارەکەی سەرۆکی ئەمریکایان کرد. ساڵەهای ساڵە ڕەوتی ڕاستڕەوی توندڕە و کە خۆی لە دژایەتیکردنی ئیسلام و پەنابەراندا دەبینێتەوە لە جیهانی خۆراوەدا دەرکەوتووە. لەم ساڵانەی دواییشدا جارێکی دیکە لە نەرویج و ئەڵمانیا و کەنەدا و نەمسا و فەڕەنسا و هۆڵەندا و سوید بە فۆرمی نوێ و تونند و تیژی زیاترەوە دەرکەوتەوە. چاودێران پێشبینی دەکەنەوەی پێی دەوترێت دیاریدەی ترامپ لە ئەمریکا ڕێگە بۆ گرتنە دەستی دەسەڵات لەلایەن پارتە توندڕەوەکانەوە بۆ سەرکورسی دەسەڵات لە ئەوروپا خۆشتر دەکات. بەمەش جیهان لە ئاڵۆزبوونی زیاتری کۆمەڵایەتی نزیک دەبێتەوە.